سەرجەم هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی نوێم لا سێکتەرە جیاوازەکاندا گرنگیدان بۆ بەکەرتی خزمەتگوزاری بژانەوەی ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستان و بنیادنانی ژێرخانێکی ئابووری بەهێز لە کوردستاندا تا چەندەم پرۆژە و پلانانە خزمەتیان بە بەرەو پێشچوونی کوردستان کردو تا چەندە لە هێڵی گشتی ئابووری جیهانیدا هەرێمی کوردستان پێگەی خۆی چەسپاندووە. لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز حوسێن ئەحمەد مستەفا پسپۆڕی ئابووری جیهان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حوسێن سپاس کە لەگەڵ کوردستان 24 حکوومەت یاریمی کوردستان تا چەندە گرنگی بەسەر جەم سێکتەرەکان داوە بۆی کە بتوانێت بناغەیەکی بتە و لە ئابووری بۆ هەرێمی کوردستان و هەروەها بەرەو پێشچوونی کوردستان بنیاد بنێت. سوپاس بۆ جەنابتان. بەر لەوەی ڕاستەوخۆ وەڵامی پرسیارەکە دەمەوە بە گرنگی دەزانم باسێک لە ژێرخان یا گرنگی ژێرخانکەم. لە ڕاستیدا کاتێ باش لە ژێرخان دەگرێت لە هەر وڵاتێکدا سەرنج یەکسەر بۆ ڕێگەوبان دەچێت. ئەمە بەشێکی ژێرخانێکی تۆکمەیە، بەشێکی کەی هەیە کە لە راپۆرتەکەتاندا سەرنجتان خستە سەر ژێرخانی دەرامەتی ئاویە، دروستکردنی پۆندە، بەنداوە، زامنکردنی سەرچاوەکانی ئاوا یان بەڕێوەبردنیانە بە شێوازێکی دروست. ژێرخانێکی کەمان هەیە کە ڕاستەوخۆ بەرهەمداریەتی زیاد دەکات یاخود ئیدارەی خۆراکت زیاد دەکات. بەروەمی کشت و کاڵی ئەویش دروستکردنی ژێرخانی کۆگا و ساردکەرەوە ئەوانن. ژێرخانی کەمان هەیە کە پەیوەستە بە تۆڕی زانیاری یا تەکنۆلۆژیای زانیاری ئەمانە لە خزمەت هەموو کەرتە ئابوووریەکاندان. ژێرخانێکی گشتیمان هەیە کە وا دەکات خزمەتگوزاریە گشتیەکان بە باشی بگەن، واتە خزمەتگوزاری تەندروستیە، خوێندنە، ئاسایشە، دەسڕاگەیشتنە بە خزمەتگوزاریە سەرەتاییەکان ئەمە هەموو وا دەکەن. بینەوە سەر ئەسڵی پرسیارەکەت ئەوەی لە کابینەی نوێم کراوە استراتیژێک بووە دانراوە کە بۆەوەی ئابووری هەرێمی کوردستان ئابوورێکی تۆکمە بێ یاخود بتوانێت بەرگەی قەیران بگرێ، هەوڵی زۆر استراتیژی دراون لە ئەوەی کە ئەو تۆڕی ڕێگاوبانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە بینەرین جێگەی دەستخۆشیە. ینی ناکرێت ئێمە لە کارێک کە باش کراوە کە هەنگاوی استراتیژیە، کاریگەری درێژخانی هەیە، خوێندنەوەی وەکو خۆی بە ویژدانەوە بۆ نەکەین. ئەنی ڕۆژانە ئێمە گوێویستی ئەوە دەبین تۆڕێکی ڕێگاوبانی فراوان دروست دەکرێت، ئەوەی هەولێری پایتەخت مای سەرنجڕاکێشانێکی ناوخۆ دەوروبەرە لە ئاستی ناوچەکەدا. بەڕێز ینی تۆ بێنە بەرچاوی خۆت بابەتانی ئەگەر ئەو نوختە بگەێنم فەرموو ئەگەر تەنها ئەو سەرنجە بگەێنم، ینی ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا هەرگیز نەمان بینیوە بەرهەمەکانی جوتیاری کوردستان بگاتە وڵاتانی ناوچە، ئێستا دەگاتە وڵاتانی ئەوروپا، دەگاتە بریتانیا. ینی ئێمە ئەو هەنگاوە گرنگەی بەرهەمی هەناری کوردستان بگاتە بریتانیا، بگاتە وڵاتانی ئەوروپا، ئەوە چیمان پێ دەڵێ لە ئەنجامی ئەو ئامادەکاری ئەو استراتیژەیە کە لە کوردستان پەیڕەو دەکرێت. بەڵێ زۆر باشە. بەڕێز حوسێن کەواتە سەرجەمەم بابەتە گرنگانە کە بەڕێزت باست کرد تا چەندە تەواوکەری ئەو استراتیژیە گرنگن کە هەرێمی کوردستان پێویستە لەو ئاراستەیەدا کار بکات تا بگاتە ئاستی بنیادنانی ئابووریەکی سربەخۆ و ژێرخانێکی ئابووری پتە و کە بتوانێت بەڕووی جیهانیشتا بکرێتەوە. چەند هەنگاوی ترمان پێویستە بۆ ئەم بوارە. بەڵێ کێشەکە ئەوەی لە کوردستان هەیە بابەتەکە ئەوە نییە کە استراتیژێکی بەو شێوەیە نەبێ یاخود حکوومەت بیری لەو لایەنە نەکردبێتەوە. ئەمانە هەن وەکو هەنگاوی استراتیژی هەن، بەس بەداخەوە بربەستەکان زۆرن. ینی تۆ هەر پرۆژەیەکی استراتیژیت هەیە پێویستی بە بودجە هەیە، پێویستی بە پاڵپشتی دارایی هەیە. سەرەڕای ئەو گرفتانەی کە لە مەرکەز لە ناوەند لەو پشکەی هەرێمی کوردستان بە بەردەوام دروستکراوە، بەڵام ئەم پرۆژانە خۆشبەختانە نەوەستاون. ینی ئەمە مای هەڵوەستە لەسەرکردنە. لە هەر وڵاتێکی دنیا کە پرۆژەیەکی استراتیژیت هەبوو دەبێ بودجەیەکی تەرخانکراوی باشت بۆ ئەم پرۆژەیە هەبێ. بە لە بەرزاوکردنی ئەو گرفتەیە کە هەیە هێشتا حکوومەت لەو ئاراستەیە بەردەوامە بەڕاستی ئەوە مای هەڵوەستەکردنی جدیە. ئەسڵی کرۆکی پرسیارەکەت حکوومەت ئەوەی کە دەیکات ئێمە ناڵێن بانگەشەی ئەوە ناکەین بێکەم و کورتیە، بەڵام ئەوەی دەڵێن دەستپێکێکی باشە، کارکردنێکی باشە، دەرەکردنە بە کێشەکان، بەڵام پشودرێژی دەوێ، بەردەوامی دەوێت و هەروەها زامنی ئەوەی دەکرێت گرفتی دارایی دروست نەکرێت. چونکە هەر کاتێک کە گرفتی دارایی دروستکرا کێشە بۆ بەشە بودجێ کوردستان دروستکە، ڕاستە و خۆ بەداخەوە کاریگەری لەسەر ئەم پرۆژانە دەبن. ینی تۆ تەماشاکە لە چەند ساڵی ڕابردوودا شتێک نەبوو بە ناوی
بە ناوی بەڕێوەبردننی دیجیتاڵی، شتێک نەبوو بە ناوی مامەڵەی دیجیتاڵی. ئەمانە ینی ئەوە لە چوارچێوەی چدایە ژێرخانی تەکنەلۆژی زانیاریەکەوا دەکات پاڵپشتی لە کەرتە ئابوووریەکان دەکات. ئەوەی لە کوردستان ێستا دەستی پێکراوە دەبینین زۆربەی ناوەندەکانی گرتوتەوە، ناوەندە خزمەت گوزاریەکانی فەرمانگەکانی حکوومەتی گرتوتەوە، مای دەستخۆشیە. دووبارەی دەکەمەوە ئێمە ناڵێین هەموو شتێک پرفێکتە، بەڵام هەنگاوی دروستە، بوێرانەیە، ماوەی هەڵوێستە لەسەرکردنە، مای ئەوەیە توێژینەوەی زانستی بۆ تەرخانکەین، هەمومان ناوەندە زانستیەکان لەگەڵ هەنگاوەکانی سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بین، هەمەهەنگی باشتر بکەین. وەزارەتە پەیوەندیدارەکان، من لێرەوە بانکێش لە وەزارەت و لانی پەیوەندیدار دەکەم بفەرمونون ئێستا ئێمە ئەو ڕاستەوخۆ لەگەڵتانداین لە سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین، تەواوی توانای سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین لە خزمەت کۆمەڵگەکە و حکوومەتی خۆیدایە. واتە ئەگەر هەمومان تۆڕێکی هەماهەنگی دروستکەین، تەواوکەری ئەو هەنگاوە بین، دڵنیام بە ئەنجامی زۆر گەورە. زۆر باشە. حکوومەتی هەرێم لە کابینێنەوەی بە تایبەتی سەرەتا بە چاکسازی و دەستی پێ کرد، دواتریش باسی ژێرخان و پچەوکردنی هەندێک لە سێکتەرە جیاوازەکان لە ژێرخانە جیاوازەکانی کرد، بەڵام هەندێکیان هەبوون دەستی پێ نەکرابوو، تاوە نەکرابوون، ئێستا دەست بە دروستکردنی ژێرخانێکی پچەو کراوە. ئەمانە تا چەندە ئەتوانن لەو ڕەوتەدا کامڵکەری یەکتر بن و بتوانن باراستەی چاکسازی هەنگاوەکانی حکوومەت لەو بوارەدا بەرەو پێش ببن؟ تەوەرەکانی بەڕێزت دایان وروژێنی تەوەری زۆر گرنگن بۆ هەر وڵاتێک یا هەر کۆمەڵگەیەکە بێوێ لە سەردەمەکەی خۆی دانەبڕێ دەبێت ئەو هەنگاوانە بکە. بەڵێ هەنگاوی بوێر نراوە، بەڵام هێشتا کاتی زیاتری دەوێت. بەڕاستی من پێم وانە بە تەنها ئەم کابینەیە لەوانەیە دەبێت ئەمە وەکو استراتیژیەک بەردەوامی بدرێ لە کابینەکانی داهاتوش بۆی ئەنجامەکەی ببینین. جارێ هەنگاوی چاکسازی شتێک نییە لە ماوەیەکی دیاریکراودا بڵێ ئەوە من ئەم ئامانجەم پێکە. چاکسازی هەتا مرۆڤ هەبێ، هەتا ژیان بەردەوام بێ، ئیسیدامە هەبێ، دەبێت چاکسازی هەبێ. ڕاستەخۆ وەڵامی پرسیارەکەت دەمەوە ئەمانە هەمویان تەواوکارن بۆی ئەم ئامانجە استراتیژیە بەدی بێ، ڕۆڵێکی گەورە دەبینن. بەڵام دوازار ئەمانە پێویستیان بە چییە؟ پێویستیان بە پاڵپشتیە، پاڵپشتێکی هەمەلایەنەیە، پێویستیان بە ئەوەیە گرفتی دارایی بۆ ئەم پرۆژانە دروست نەکرێت، پێویستیان بەوەیە هەمومان بە ئەرکی خۆمان هەستین. سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو استراتیژ فرەیمۆرکێکی بۆ دادنێ، پاشان دێتەوە وەزارەت و دا و دەستگای معنی پێی هەڵدەستن. دڵنیا مەگەر هەمومان بە ئەرکی خۆمان هەڵستین هەنگاوی زۆر گەورە دەنێین. یعنی تو تەماشاکە سەرڕای ئەوەی کە شارەکان لە هەرێمی کوردستان، ئەوەی کە کۆمەڵگەی مەدەنی یەکەکانی نیشتەجێبوون بە شێوازێکی سەر سوڕهێنەر گەورە دەبن، شارەکان گەورە دەبن. لەگەڵ هەر کاتێکە پلانی ئەساسی شارەکان دەگۆڕێ، ژێرخانت گۆڕانکاری بەسەردادێ بەردەوام. ینی تۆ لە هەنگاوێک ئەوە نی بڵێ لەو هەنگاوە دەوەستم و ئەو هینەم تەواو کردووە. حکوومەتی هەرێم بەردەوام دەیان پرۆژەی نوێ هەیە کە تۆڕی ڕێگاوبانە، ئاوی خواردنەوەیە، کارەبایە، هەموو هۆکارەکان کە یاخود هەموو پێداویستە سەرەکانی کۆمەڵگەیەکی مەدەنی پێویستی پێن بەردەوام حکوومەت لە دروستکردنی ئەوەدا. لە هەنێ شوێن گرفتی بە کورتی وەڵام بدەیتەوە کۆیم گۆڕانکاریانە تا چەندە کاریگەری لەسەر گۆڕینی ڕوانگەی وڵاتان و پەیوەندیەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان لە بواری و بەرهێنان بە گرنگیدان بە ئابووری هەرێمی کوردستان هەبووە. ئێمە لە کوردستان ژینگەیەکی گونجاوی و وەبەرهێنانی ڕاستەوخۆی بیانیمان هەیە و گرنگی پێدانی وەبەرهێنی ڕاستەوخۆی بیانی هەیە. بەڵام ڕاستگۆ بین دوو گرفتی سەرەکیمان هەیە لە کە هەرێمی کوردستان نەمانتوانی ئەو ئامانجە بپێکین. هەر کاتێک دیارە هۆکاری کەشن، بەس ئەم دوانە زۆریان گرنگن. یەکەم کە خۆشبەختانە ئیشی لەسەر دەکرێت، دەبێ کەرتی بانکی لە هەرێمی کوردستان زۆر چالاک بکرێت. ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژەی هەژماری من دەیکات بە بانکی دیجیتاڵی بەهێزکردنی کەرتی بانکی لە ژیانی ڕۆژانەی خەڵک لە کەرتە ئابوووریەکاندا تەواوکەری ئەو گرفتەمان بە چارەسەر دەکات. و بەرهێنی بیانی کاتێک لە پرۆسیسی گواستنەوەی داراییەکەی خۆی پارەکەی گرفتی بۆ دروست بوو، ینی خۆپارێزی هەیە لەوە بەرهێنان. بەداخۆ بەشێکیەوە پەیوەندی بە سیاسەتی دارایی حکوومەتی عێراقی و بانکی ناوەندی و کەرتی بانکی لە عێراق هەیە.
هەتا هەرێمی کوردستان ینی سەربەخۆ ناتوانێت هەندێک هەنگاو بنێ بەڵام ئەوەی کە کابینەی نوێم دەیکات لە پرۆژەی هەژماری من بە دیجیتالکردن پاڵپشتی دارایی لە خزمەت پرسیارەکەی جەنابەت وەبەرهێنانی ڕاستەوخۆی بیانیە خاڵێکی کە هەیە کە زۆر یەکلاکەرەوەی ئەویش کۆمپانیای دڵنیایی بیمەکردن ئینشڕانس ئەمانە وەبەرهێنی بیانی کاتێک دێتە وڵاتێک کە وڵاتە هەڵسەنگاندنی بۆ هەبوو لە چوارچەوەی ئەوی کە ڕیسکەیە مەترسی هەیە ڕاستەوخۆ بە دوای کۆمپانیای دڵنیاییدا دەگەڕێت پێم وایە لە فترەیەک لێرەوە پێش شاهدی ئەوە بووین لە هەرێمی کوردستان خەریکە کۆمپانیای دڵنیاییش دەکرێنەوە ئەم دوو پێداویستیە سەرەکیە لەلایەک کەرتێکی بانکی چالاکی بانکی تۆڕێکی بانکی بەهێز بەستراوە بە جموزۆڵی بانکی جیهانی لە ڕێگەی سەکۆ دیجیتاڵیەکان و لەلایەک کۆمپانیای بیمەکردن هەنگاوی زۆر باشن کە وەبەرهێنی بیانی ڕاکێشێ هەڵبەتە ئەوە مەبەستەکەم ئەوە نییە کە وەبەرهێنی ڕاستەخۆی بیانی لە کوردستان نییە بەڵکو ئەگەر ئەوەمان کرد دڵنیان بە ژمارەیەکی زۆر گەورە دێنە هەرێمی کوردستان لەبەرچێ لەبەروی ژینگەی سیاسی کۆمەڵایەتی و خاکی هەرێمی کوردستان خاکێکی یەکجار زۆر بەهێزە فترەیەک لێرە پێش لەگەڵ قونسوڵی چەند وڵاتێک بە سیفەتی پرۆگرامی پەرەپێدان گفتوگۆمان هەبوو ئیتالیەکان زۆر بەڕوونی ئەویان کرد خاکێکی یەکجار شیاوتان بۆ پەرەپێدانی کشتتوکاڵی هەیە کە خاکێکی دەگمەنە تەنها ئەوەیە کە هەندێک هەنگاو ماون خۆشببختانە کە ئەو استراتیژەی حکوومەت دەرکی پێکردووە کیانی هەرێمی کوردستان لەسەری دەڕوە زۆرمانە ئەو گرفتە لاوەکیانەی دروست دەکرێن بیوەستێنێ و بەو پەڕی گەشتبینیەوە تەماشا داهاتوو دەکەین باشە بەڕێز حسین ئەحمەد مستەفا پسپۆڕ یابووری جیهان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو.